بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان و کەمکردنەوەی ئەو گازانەی کە زیان بە ژینگە دەگەێنن، پرۆژەی دابینکردنی کارەبا بە وزەی خۆر لە ناوچە گوندنشینەکان لە پارێزگای هەولێر چووە بواری جێبەجێکردنەوە. بۆ ئەوەش 40 بیری کشتتوکاڵی و 5 بیری ئاوی خواردنەوە لە لادیەکانی دەوروبەری هەولێر کارەبای بەردەوامیان بۆ دابینکرا. بەهۆی هەندێک کێشەی کارەبا هەم دەبی زۆردا لە لای برا زوتیارەکانمان یاخود لە بیرە ئاوەکان گەلە جار بەروومەکانیان بە تایبەتی لە وەرزی هاوین دەبێتە هۆی پترانی تەزووی کارەبا. ئیتر ڕەنگە هاوڵاتی ئەو کاتە یاخود زوتیار تووشی کێشەیەک دەبێت بەروومەکەی بەزایع دەچێتن. ئەمە پێمان باش بوو لە پارێزگای هەولێر لە ڕێگەی ئەو گرێبەستە لەگەری NDP و لەگەر ئەو کۆمپانیا ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین. 40 بیری کشتتوکاڵیمان هەربژارد لە ناوچە جیاجیاکانی پارێزگای هەولێر. بەڕێوەبەری ئاوی هەرێمش ئاماژە بۆ دەکات دانانی ئەو سیستەما کێشەی گەورەی دابینکردنی ئاو و کەمی ئاو بۆ گوندەکان چارەسەر دەکات، چونکە بەشێکی کێشەکان پەیوەندی بە دابینکردنی کارەباوە هەیە. بەدڵنیایی دانانی ئەو جۆرە سیستەمانە ئیسیفادەکەی چەند لایەنە، تەنها بابەتی ئەوە نییە ئاو دابینکردنی بیت، هەروەها ئێمە کێشەی کارەبامان هەیە ئەوە حەلی ئەو کێشەیە لۆ دەکاتن، هەروەها لە بابەتی ژینگەی ئیمپاکتێکی زۆر باشی. جوتیارێک لە یەکێک لە گوندەکانی دەوروبەری هەولێر کە سوودمەند بووە لەو پرۆژەیە ئاماژە بۆ دەکات ئەو پرۆژەیە هاریکارێکی باش دەبێت بۆ باشترکردنی بەروبوومی کشتتوکاڵی و پەرەدان بە کشتتوکاڵ. بەدانانی ئەو سیستەمەی ئێستا بە دانانی وسەی سیستەمی وزەی خۆر زیاتر هەڵماندە، ینی تەکالیفی زۆر لەسەر جوتیاران کەم دەکاتەوە، هاندێکی یەکزار باشە لە بۆ بەرەو پێشنی کردی کشتتوکاڵی بۆی کارەبا لابین دەکات. دابینکردنی کارەبا بە وزەی خۆر بۆ گوندنشینان لەلایەن ڕێکخراوی NDP ئەمریکی و بە پاڵپشتی دارایی یەکێتی ئەوروپا بە بڕی نزیکەی $2 ملیۆن جێبەجێکراوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.